باش لێنێ باشتری لێزانم قورس نییە لێنانەکەی؟ ناوەڵا زۆر ئاسانە. سبەینێ ڕۆژی عارفێ و بازار جمەی دێت لە شاری سلێمانی ئەمەی دەیبینن بەردەمی مزگەوتی گەورەیە کە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە و دوکاندارانیش دێرن هاوکارمەکان جۆزێتەوە جۆش و خۆشێکی زۆر لە هاوڵاتیاندا هەیە بۆ کڕینی نوقڵی جەژن لێرە خانەوادەیەشی لێسڵاوتان لێ بێ ئامادەکاریتان کردو بۆ جەژن ئیشەڵا بەتەمای خۆین بەنیازی چین بۆ یەکەم ڕۆژ لینێن جلوشت بۆ مناڵانە و تۆزە چەڕە سات وەرەوە بەنیازی چین بۆ بەیانی جەژن خواردنی چیتانە بێ وەڵات ئەوەی کە ماڵ و مناڵ و عیلە دڵیان بێ و بۆیانەکەی زیاتر چی دێنێن لە بەیانی جەژنە؟ ئێمە خواردنی ڕۆژەڵاتی خەڵکی ڕۆژەڵاتن؟ چی لێنێن چی باوە لە ڕۆژەڵاتە؟ سەوزی خۆریشتی پێڵن با بزانم لێرە چی شتە نەزم قورمە سەبزی قورمە سەبزی ئەوەی کە هەیە؟ باشە ئەوە قورس نییە لێنانی؟ بەلم پرسە تەساڵکەم نەیزانی باش لێنێ باشتری لێزانم قورس نییە لێنانەکەی؟ ناوەڵا زۆر ئاسانە خۆش لێنی؟ ئای چۆن ئەوە پرسیارکە ئەو دۆخەی کە هەیە لە ئێستا لە ناوچەکەیە شەڕی ئێران و ئیسرائیل ئەمە وای نەکردووە کە خەڵک خاو ببنەوە لەوەی کە ئامادەکاری بکەن بۆ جەژن؟ وەڵا خۆ بە دڵنیایەوە ئەو شتە هەر هەیە ئەنێ خاوە بنە و چون ئەو جۆرێکە ئەزانەی ئەو شارە لە ناو شەڕایە ئەو وڵاتە بەس حتا جێ بزانم بەسەر پێوەستینە تا ڕزگاریەکەنی هەتا ڕۆژە ڕزگاریەکەنی شەڵای خەڵکی شارێکن سنا کە سوکارتان چۆنە هەواڵتان هەیە لیان چەندێک هەواڵتان نییە؟ 14-15 ڕۆژە 14-15 هیچ هەوڵتان نەیەوە کە دەنگتان پێیان بگە هەواڵیشیان بزانەوە چۆن؟ نەمانتوانیوە نەتانتوانی ناوەڵا هەروە پرسیارمان کردووە لە بەرادەران کە ڕۆیشتونەتە و پرسیاریان کردووە هەواڵیان هەیەناوە بۆ من ئەوڵە هێنەوە و باشەوەن وەڵای الحەمدولله سپاس بۆخوا عیبیان نەبوو باش ئینشەڵا باشە بن بە هیوای جەژنێکی خۆش بۆ ئێوە بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش ئەوەی کە هەیە ئەمە بازاڕی سلێمانیە لێرەوە شەقامی مەولەویەوە لێ مزگەوتی گەورەیە و هاوڵاتیان بە جۆش و خڕۆشەوە نوقڵی جەژنەکڕن شیرینیەکڕن چەرەساتەکڕن چەندانی بابەتی دیکە ئاکڕن لێرە ئەمە دوکانی چکلێت فرۆشەکانە کە لێرە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان نەوێت بابەتی نوێ بۆ ئەم ساڵ کڕن ئەمە هاوکاتە لەگەڵی کە ئەوە نەژ نابێ موچە وەرگیراوە بۆیە بازار گڕوتینێکی تری پێوە دیارە هاوڵاتێکی زۆر هاتوونەتە بازار پێداویستەکانی جەژنەکڕن ئیتر لە جلوبەرگ بێت لە شیرینی بێت لە چکلێت بێت لە چەندانی تر بێت کە لێرە منەچوە لای یەشێک لەو دوکاندارەکە فەرمووی تێرە کە شکڵێکی جیاوازی هەیە ئەم بەردەوام چۆنی؟ ئەحواڵە بگوز لە نزیک بەرەوە ئەم ساڵ مۆدی چ نوقڵەیەکە چی ترێندە بە زمانەکەی کە باسیەکە داین؟ ترێن ئەو کیندەرێ کامە؟ ئەم شیندەرە؟ ئەی چی تر؟ وەڵا ترێن وای تێ دایمە هەر هەموو ساڵە ترێن دایمیش؟ نەستەلەی دووبەی چۆکۆ دایت ماکنتۆشتر درێم ئەم وڵای سپیسۆکەش زۆر خۆش ئەمام ساڵاتوە؟ ئارە وەڵا نرخ گران نەبووە؟ وەڵای نرخی شت گران بووە بەس خەڵک هەرەڵێ نوقڵ چەندی فەرق کردووە؟ وەڵای ئەم چکلێتەکان زۆری نیم بەس 400 گرام منۆ پێی بیستمە لە بازاریشە زۆر گرام زۆر گران بوو زیاد لە 100 گرام سەمە پارەمان نابێ 22 ئەم ساڵ بە چەنە؟ 26,000 نیایەتی 4 سەربۆر کیلۆیەکی باشە وەکو باسێکڵێن هەمووی یەن بۆ لای تۆ لەبەر خۆشەویستی سەر و قژێ وەڵایی سپاس بۆخوا خۆشەویستی باشە شتێ پرسیارە چۆن ئەیشۆی؟ وەڵایی زادە زۆر ناڕەحەتە هەموو ڕۆژەی شوی؟ هەموو بەیانێ بێت دووس وەسمیش ساعت و نیوە 2 ساعت بەس بۆ شت بوونەوە ئەی خۆ کارەبانی ئەی کێشەی تر هەیە وەڵا ئەگەر کارەبانە بێت بە سێ باشدایی بەگەڕێت ئەوە ئارە بەخ ئەدا شێنی؟ ئارە وەڵا دەخوا لێو نەسەنێت وەرە بە جوانی بوو بینم بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە بازاڕی سلێمانی ئەمە دیمەنەکانە جۆش و خۆشێکی تایبەتی پێوە دیارە بۆیە هەمووان خۆیان ئامادەکەن سبەینی عارفێ و دوو بەیانی جەژنە ئەمڕۆ وەزارەتی ئەوقاف ئێوارەی ئەمڕۆ کە ڕاگەیاند کە بەیانی عارفێ و تاواکاری مانگی ڕەمەزانی پیرۆزە و دوو بەیانی جەژنە